ایرو د چارچوبیا گوتاره که دا سروک بارزانی بحثا روشا نهایا عراقی کرد اما جوه که کرد که کریزا سیاسی لعراق کور بویا و ری نهاد داین که هلبجارتن دما خدا یعنی در انجامین هلبجارتنان ین دهن 2021 بین جبجه کرن او بکو مقتدا صدر خواجه پروسه سیاسی عراقی وکشاندو نها اطارا تنسیقی آمجن چارچیوه یا هماهنگی ده هولین وی که دادن جبوه چنده که حکومت آنو عراقی پیک بینن لحیا نها آماجه که روحن یا زلال نیه که آیا کنگی حکومت آنو عراقی وی پیک وره لعنی سیاسی کنگی وی بگهن ریکفتن جبو چاره سرکنا کریزا کوریا سیاسی لعراق سروک بارزانی آماجه کرد که ده 100 سالن رابوری دا مافین کردان نداینه که شر لگل کردان کرینه شر خرابتر نیه لید شر خرابتر تسلیم بونه ام تسلیم نابین درباره کریزا سیاسی لعراقی و کارودان آخفتن و داخوانیان سروک بارزانی درباره کریزا سیاسی لعراقی من میوانه که برس کاظم الجحیشی شارزای سیاسی او لکاری کل هولره میوانه میا برس الجحیشی تو بخیر هاتی چما بغدا بجدی دیالوگان دگل هرما کردستان دگل هولره ناکتن لسر اساسا بنمایا دستور جبوه چنده سروک بارزانی تکز دکه کو ام تسلیم نابین باشترین چاره سر دیالوگه سڵاوتان لێبێت برای بەڕێزم و بۆ کەناڵە ئازیزەکەتان و بۆ بینەرانی بەڕێستان لە ڕاستیدا بەڕێز سەرۆک بارزانی سەرۆکی ڕەمزی و دیاری کوردستان زۆر ڕوون بووە لە سەرەتای پرۆسەی سیاسیەوە لەگەڵ هاوپەیمانەکان زۆر بەڕوونی گفتوگۆی کردووە بەڵام هاوپەیمانە سیاسیەکان لە عێراق لە 2023 تاوەکو ئێستاکە مراوەغەیان کردووە و یاریان کردووە پرۆسەکەەوە و جێبەجێی بەڵێنەکانیان نەکردووە بۆ نمونە لە پرسی دەستوردا یەکەم کەس کە پێداگیری لەسەر جێبەجێکردنی دەستور کردووە سەرۆک بارزانی بووە و لایەنەکانی دیکە گوێیان لێ ڕانەگرتووە سەرۆک بارزانی هەمیشە وتوێتی ئێمە هیچمان ناوێت جگە لە جێبەجێکردنی دەستور ئێمە دەمانەوێت کەوا ئەو پشکەی کەوا مافی سیاسی هەرێمی کوردستانە لە ناو دەستورە دەنیشان کراوە بۆ کوردستان دامکرێن زیاتر لەوەی نەویستووە ئەمە یەک دووەم با من شتێک جەختی لەسەر بکەمەوە ئەو هاوپەیمانانەی کەوا ئێستاکە لە عێراقدان و پاش کشانەوەی سەدر لە ئەنجومەی نوێنەران بەجێ لە جوەکان هەست بە خەجاڵەتی دەکەن لەوەی کە بە چ شێوازێک بچنە پێشەوە لە سەرۆک بارزانی و گفتگۆی لەگەڵا بکەن لەسەر پرسی دەستکردنی حکوومەت چونکە ئەوان دوێنێکە هەر دوێنێکە بوو کەوا هێرشیان دەکردە سەر سەرۆک بارزانی لەوەی ئیسرائیلیە و هێرشیان دەکرد سەر هەرێمی کوردستان لەوەی کەوا کار بۆ مۆسادی ئیسرائیل دەکەن چۆن دێن ئێستا گفتگۆ لەگەڵ سەرۆک بارزانی دەکەن بۆ پێکەنانی حکوومەت لە کاتێکا تۆمەتیان بۆی دروست دەکرد لەمڕۆوە بە دڵنیاییەوە کێشەکە لەلایەنی ئەو هاوپەیمانە سیاسیەکانە هەیە لە بەغدا کە بووەتە مای دروستبوونی بربەستێکی سیاسی و بنبەستێکی سیاسی لە عێراق لە ڕاستیدا چوارچەوەی هەمانگی خۆیان خۆیان خسۆتە ئەم بارودۆخەوە ڕۆژێک هێرش دەکەن لەسەر هەرێمی کوردستان بە کاتێشا ڕۆژێکی دیکە هێرش دەکەن لەلایەن دەوڵەتێکی دراوسێ بۆ سەر هەرێمی کوردستان پاشان تۆمەت دروست دەکەن بۆ هەرێمی کوردستان لەوەی کار بۆ مۆساد دەکەن بۆیە چ جۆرە ڕێکەوتنێک لەگەڵ ئەم جۆرە بیکردنەوەی ئەنجام دەدرێت بۆیە سەرۆک بارزانی ئەگەر دەیەوێت ڕێککەوێت و دەست بخاتە ناودەستی لایەنی چوارچێوەی هەماهەنگیەوە و بەپی ئەو لێدوانانی کە بەم دوایش جۆما لێ بووە ئەوە پێویستە بە شێوازە بێت دەستور حەکەم بێت و دەستور یەخاڵ یەکلاکەرەوە بێت واتە ئەبێت دەستور جێوەجێ بکرێت لەسەو بنەمایە پێم وایە هاوپەیمانی ئەکرێت دروست بێت چونکە متمانە نەماوە لە نێبردووە بە هیچ جۆرە پابەندێک نەبووە بەو ڕێکەوتنانی کە کراوە لە جێبەجێکردنی دەستور لە پێکەنانی حکوومەت الجحیشی یعنی باشترین چارەسەر بۆ نهایە عێراقی چییە هەیە عێراق ژێ کریزێ ژێ قەیرانێ دەرباز ببیت بەڵێ برای بەڕێزم باشترین چارەسەر بۆ دۆخی ئێستای عێراق لە ڕووی سیاسیەوە من وەکو شارەزایەکی سەربازی و سیاسی قسە دەکەم دەڵێم گەڕانەوە بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان
هەڵوەشانەوەی پەرلەمان و دووبارە هەڵنجامدانەوەی هەڵبژاردن بەو مەرجانی کەوا هەیە باشترین چارەسەرە چونکە شەقام چی دیکە تەحملی ئەمە ناکە خەڵکی چوونە سەر شەقامەکان داوای گۆڕانکاریان کرد ئەمە یەک دوو زۆر قورسە کەوا سەرۆک بەرزانی بێت دووبارە دەست خاتە ناو دەستی چوارچێوەی هەماهەنگی و هەروەها سوننەکان بێن دووبارە بێن لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی کار بکەنەوە زۆر قورسە بە تایبەتی پاشکشانەوەی سەدر لە پرۆسەی سیاسی بۆیە لە ئێستاە باشترین چارەسەر بە تێڕوانینی کەسی من ئەوەیە کەوا دووبارە هەڵبژاردن ئەنجام بدێتەوە و ئەم پەرلەمانە هەڵبوەشێتەوە و ئەگەر ئەمە دەرئەنجامە ڕوونەدات ئەوە بەڕاستی کارەسات ڕوودەدات چونکە موقتەدا سەدر چوارچێوەی هەماهەنگی و پرۆسەی سیاسی خستۆتە بارودۆخێکی زۆر هەستیارەوە چۆن من دەڵێم پێ دەڵم چۆن بەڕێز سەدر لە منی وەگرا بە ڕوونی و بە زانیارەوە دەڵم بە هەر شێوێک ناوێنی نایبنێ بەڕێز سەدر دەیەوێت کەوا مالیکی و چوارچێوەی هەماهەنگی حکوومەت پێک بێنن و ئەو کاتە دەچێتە سەر شەقام و من یەکێک لەو ڕۆژانە دەڵێت من لە شەقام بووم کاتێکەوە بینیم کە چۆن مالیکی کارانی ئەنجامدا واتە سەدر فەشەل شکست بە پرۆسەی سیاسی و حکوومەت دروست دەکا بەبێ ئەو لە ڕێگەی شەقامەوە لە ماوەی 2 ڕۆژدا بۆیە پێویستە چوارچێوەی هەماهەنگی ئەم بابەتە باشی درک پێ بکەن و بیزانن پێویست هەڵبژاردن دووبارە بکرێتەوە پەرلەمان بۆ هەڵبۆشێتەوە لە حکوومەتێک پێبێنن بەبێ سەدر چونکە زۆر قورسە بێ بەڵام ئەم جارە چ جۆرە هەڵبژاردنێک ئەنجامە دێت کاتێک دەبینین عێراقەکان بەکەمی بەشدارەکەن لە هەڵبژاردن و حتا لە ڕابردوشدا نزیکەی 120 ئەمە خاڵێکی باش نییە پێویستە عێراقان بێنە دەرەوە و بە بەشترین شێوە بەشداری لە هەڵبژاردن بکەن تاوەکو دەرئەنجامێکی حەقیقی بێتە ئاراوە و هەمان ئەو کەسانی کەوا ئێستاکە دەڵێن نەرایەتی عێراق دەکەین دەرنەچنەوە ئەم جارە ئەم بنبەستە سیاسیە شێوازێکی دیکەیە و زۆر مەترسیدارە و بەڕێز سەدر بە یاریەکی زۆر زیرەکانەی کرد و چوارچێوەی هەماهەنگی کردە بارودۆخێکی هەستیارەوە و هەروەها ئەندامەکانی خۆشی لە قەیرانێکی قوڵ کە سوودی نەبوو ڕزگار کرد بەڕێز سەدر بردێەوە لە هەڵبژاردن کوتلەی گەورەی هەبوو دەبوایە ئیتار ڕێگەی بدایەکەوە کورد و سونە و سەدر حکوومەت پێک بێن و ئەوان ئۆپسیۆن بن بەڵام ئەمەیان قبول نەکرد بۆیە دەرەنجامەکە ترس ناکەیت ڕێز کازم ئەل زوبەیدی شارەزای سیاسی و ئەولەکاری لە هەولێرێت گەلمەوەی گەلێکی سوپاس